وڵاتیە ناحیا کەلەکچی سەر بە قەزایە شێخان دڵگرانن لە هەمبەری نەبوون و کێمیا پرۆژەیەن خزمەتگوزاریە لە تاخێن ناحیێ. زۆر پیسە زۆر بەخوا منداڵمانگە حەسر بینە هەندە پیسن هەندە هینن ئەگە چاکان بۆمان باشە ئەروە لە دەعامان کرد غەرادیان هیناداناندا سۆل بکەن ئەو داعەشق نەیهێرە. خوا جهێن ناحیە دەبێژن قێڕنەکردنا تاخێنوان و نەبوونا سندوقێن ئاڤڕێژیە بێزارکردنە و داخواست دکەن بەرپرسێن دەڤەرێت چاوێ خوا بدەنە کەلەکچی. هەتا ئیستا ئەی شارەعەوا دەبینی لێرە ڕێگەی ڕێویستیە قێڕیان نەکردیە و لە هەرێمی کوردستان داوامان هەیە بۆمان قێڕ بکات داوامان کردیە بەری چەند ساڵە قبول ئەمر خێر ئێرە هاتیە قێڕیان نەکرد بۆمان هەتا ئیستەش نەکردایە ئەو جۆگەکانی ئیستەوا دەبین بە چاو خۆتانەوە هەتا ئیستەش مەجاری بۆمان نەکردایە ئەمر مەجاری تقریبا 10 ساڵە هاتی بۆمان نەکردایە. وڵاتی دەبێژن هاتا نوکەم ڕێڤەبەرێ ناحیە نەدیتیە و چەندین جاران مەداخازا پرۆژەیەن خزمەتگوزاریە کریە لێ بێ مفابوویە. وەلا کێشەمانەیە کێشەمانەیە منداڵمان دستانە تانیوە قەدە کەفنە ناقوور نەمەجاری بۆمان کریایە نە شارع بۆمان چێ کریایە گەلێک هینمان هەیە هاوینان لەبەر تۆ چ حالمانە دستانانیش لەبەر قوڕ و ئاو چلقاوەک چ حالمانە منداڵ سەریان دەشۆین تێن دەکەفنە ناقوڕە تا ئێرە تێنەوە بە حیاتی چ بۆ کەلەکچی نەکریایە بۆ لایێمە. ما بزاف کرد داخویانیا سەرۆکێ باژێڕوانیا کەلەکچی و ڕێڤەبەرێ ناحیا کەلەکچی وەرگرین لێ بەحێجەتێن جودا ئامادە نەبوون داخویانیا لەسەر کێشەیەن وڵاتیان بدەن. هەتا یەک حکومەت بەهاری ئێرە ناتیە سارم بردگەکی لا ڕامگرتیە ساکەنام و خەلچێل لەبەری ئاوە بنزی قەپا ڕزیبیە هەر قەلابیکە بێرەستێت گانزدە لە شارەوانی لە هەمی دەکات کەلەکچی بە تایبەت کەلەکچی لا ئێمەش هەتا ئیستا هیچ بۆیان نەکریا. کەلەکچی لە ساڵا 2013 بۆیە ناحیە و نزیکی 45,000 وڵاتی لە ناحیە دژین و چەندین جاران وڵاتیان لە هەمبەری کێمی و نەبوونا پرۆژەیەن خزمەتگوزاریە خوانیشاندان و ناڕازی بوون لە دارخستنە. وڵاتیە ناحیا کەلەکچی دەبێژن دەمێ 2 ساڵانە قەیران بەرۆکە هەرێما کوردستانی گرتیە و دەپرسن ئایا بەری قەیرانان چ بۆ کەلەکچی هاتیە کرن. ڕێڤەبەرێ ناحیا کەلەکچیژی بێک و بزانە بابەتێ مە لەسەر چییە و وڵاتیان کەلەکچی چ دەڤێن ئامادە نییە داخویانیان بۆمە بدەت. تایفگۆران NRT ناحیا کەلەکچی سەر بە قەزایە شێخان.